سڵاتانێ بەڕێزان جارێکی لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرۆری کتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە پرسێک دەکەین کە پرسی گەرمی ئێستای عێراق کە ئەویش ئەگەری بەرپابوونی یاخود سەرهەڵدانی شەڕی ناوخۆیە بەڵام ئێمە باس لە دیوێکی تری ئەو پرسە دەکەین کە ئەوەش پرسیارێکە ئایا چی بکرێت بۆ ئەوەی بە یاسا شەڕی ناوخۆ لە عێراقدا قەدەغە بکرێت. بەڕێزان چەند ڕۆژێک پێش ئێستا لە دانیشتێکی پەرلەمانی عێراق و لەسەر داواکاری هەڤاڵ کوێستانی ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان دانیشتێک ساز کرا بۆ حرامکردنی شەڕی ناوخۆ لە عێراقدا ئەمە لە کاتێکدا کە وەک هەمووان دەزانین تا ئێستا گرژی و ئاڵۆزیە سەربازیەکانی نێوان هەولێر و بەغدا بەردەوامە بەتایبەتی لەو ناوچانی کە پێیان دەوترێت ناوچەی کێشە لەسەر. ئایا چی بکرێت بۆ ئەوەی شەڕی ناوخۆ لە عێراقدا قەدەغە بکرێت لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا ئەو گرژیانە بەردەوامن و تا ئێستا چارەسەرێکیان بۆ نەدۆزراوەتەوە ئەمە لە کاتێکدا کە وەک دەزانین تا ئەمڕۆژ ئەو هەوڵانی کە باز دەکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان بەردەوامن بەڵام ئایا تا چەند بە یاسا دەتوانرێت شەڕی ناوخۆ لە عێراقدا حرام بکرێت ئەمە لە کاتێکدا کە ماوەیەک بەر لە ئێستا بینیمان حەوزەی علمی شیعەکان لە عێراقدا مەزهەبی شیعەکان تەداخولێکی کرد لەوەی کە کێشەکان دەبێت چارەسەر بکرێن و باسی لەوەش کردتانە دێکێک لەو فتوانی کەدای ئەوەیە کە ئەگەر کەسێک بکوژرێت لەم شەڕەدا ئەوە شەهید نییە بەبەسی لە کەسێکی سوپای عێراق بوو. بەڕێزان دەتوانن جێ لە پەیوەندیەکانتان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و نوێژەی facebook.com/narativ ڕاوتی بنووس سەرنجەکانی خۆتان بنێرن بەڵێ یەکەم پەیوەندیمان وریا لە چەمچەماڵەوە فەرموو کاک وریا. زۆر سپاس کاک وریا هەموو کاتێکت باش فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێ هەموو وەکو هاوڕێی بەرنامە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی ستافی بەرنامەکەتانە. زۆر سپاس دەکەین. وەڵا تەوەرەکەتان تەوەرێکی زۆر ئاساییە و زۆر خۆشە کەوا هەموو ئێوارەیەک باز لە کێشەیەکی کۆمەڵایەتی و بەسەرهاتێکی ئەم کوردستان و عێراقەیە دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەین کاک وریا. قەدەغەکردنی شەڕی ناوخۆ بە یاسا ئەوە لە دەست پەرلەمانتارانەیە کە بە کۆکردنەوەی ئیمزا پەرلەمانتارانی بەغدا واتە نوێنەرانی کورد و عەرەب و جایەکە نەکۆکەکان شتێک دروست بکەن بۆ ئەوەی کەوا بە هیچ شێوەیەک یاسایەک دەربچێت هیچ لایەنێکەوە چووە سەردەسەڵات و دیکتاتۆری خۆی نەسەبێنێ بەسەر لایەنێکی کەمینەی ترە بیکاتە مای ئەوەی کەوا یاسایەکە بێ بۆ بەرانبوونەوەی کە بە هیچ شێوەیەک گەلی کورد بە برایانی عەرەب تورکمان بە هیچ شێوەیەک شەڕ دروست نەبێت. ئەوە ئەکەوێتە سەر چەندارێک بەرپرسانی کورد نابەرپرسانانە تەعاملیان کرد لەگەڵ حکوومەتی ناوەندا بۆ ئەوەی کەوا چەندارێکان هاتە بەردەستی بەرپرسانی کورد لە بەغا و لە ئێرە لە 2003 بەدواوە بۆ جێگیرکردنەوەی بینی شیعە و سونە بۆ جێگیرکردنەوەی ئاساییکردنەوەی بینی هەموو کوتلەکانی ناو پەرلەمانی عێراق بەڵام تا ئێستا بیریان لەوە نەکردەوە کە کوتلەیەکی کاک وریا پێت وایە عێراق لە ئێستادا لە دۆخێکایە کە تەحریمی شەڕی ناوخۆ یان قەدەغەکردنی شەڕی ناوخۆ بە یاسا بکرێت کە لە کاتێکدا کە هیچ تەوافقێکی سیاسی بەدی ناکرێت لە نێوان لایەنە سیاسی عێراقیەکان یاسا دەتوانێت ئەم کێشانە چارەسەرکە؟ یاسایە کەوا بەزۆری بەڵێ یاسایە دەتوانێت بە زۆرینەی زەنگ کەوا بتەسێت ئەگەر هات و هەر کەسێک هەر بەرپرسێکی باڵای ئەم هێزە سەردارەکانی عێراق بێ هێزە سەردارەکانی کوردستان بێ کە دەستپێشخەری کردی بڵێن ئەمە یاسایەکەیەک تۆ ناتوانیت خوێنی ئەم میلەتە بەدەستی براکانی یەکتری تاریکیکە بڕێژیتەوە بەڵام ئەوە بەچی شێوازێت بە تەوافقی سیاسی کە لەسەر پشتی سەردە و مێزەکانی ناخواردن و ئێوارانی خۆیان دەستخۆشیتان لێ. زۆر سپاس بۆ کاک وریا لە چەمچەماڵەوە سامان لە شەمامرەوە فەرموو کاک سامان. هێوارە باش کاک شوان. زۆر سپاس کاک سامان فەرموو. بەڕێزی دەستخۆشی بەرنامە لێ دەکەم. زۆر سپاس دەکەین بەڵێ. زۆر خۆشحاڵم بۆ ماوەی سێمان توانیم ئەمڕۆ بەرنامەکەتان وەگرم. زۆر سپاس دەکەین ئێمەش خۆشحاڵین فەرموو کاک سامان. بەڵێ داواکارم لەو بەڕێزانەی کە تەلەفۆن دەکەن بۆتان زۆر نەخایانی. بەڵێ هیواداری وابێ بەڵێ. ئەوە سێ مانگە هەوڵ دەدەم بۆ ئیمڕۆ یعنی بەرنامە هەڵبڕیشم پێ بۆ پێمە نەگیرایە. بەڵێ. داواکارم لە بەرەستان دەقەی دارن یەک دەقە زیاتر نەتوانی قسەی بکە کابرا.
دووبارە دەست خۆشتان دەکەم و زۆر سپاس. زۆر سپاس کاک سامان، هیچ قسێکت نییە لەسەر تەوەرەکە؟ ناوەڵا تەوەریت کە سێمەک بێت ئێستا بۆ کۆتایی هات. بەڵێ دەکرێت دەتوانین بە تێبینی قسەی لەسەرکە گەر بتەوێت کاک سامان. ناوە ناتوانم بەڵام هیوادار بە دەقەی جارە کەستان نەکاتن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە عەربەتەوە. فەرموو کاک عەلی. کاک عەلی لە عەربەتەوە. بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک عەلی ئامادە نییە. محەممەد لە ڕانیەوە. فەرموو کاک محەممەد. ئەو کاتە باز بەڕۆژ گیان زۆر سپاس کاک محەممەد. فەرموو. دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. فەرموو. بەڵێ وەڵای برا بەڕێز دەکەم سێ چوار پرسیارم هەیە. بەڵێ فەرموو. وەڵای ئەوڕۆکانە لە کەناڵی ئێوە نەمدی بەس لە KNN ئەمە بۆ خۆم دەنگم بۆڕان داوە لە ئەنگلێکی بوومە بەس بە پەلە دەینووسی سەرۆک تاڵەبانی جەڵدەی مێشک لێی داوە. ئێستا کانە دەڵێ وان نییە. بەڕێ من کەناڵی KNN بەس تەماشەکاریە. ئەمن تەواو دەنگ بێوی نادەم. ئەمن لەوەتی لەو بەرنامەی گۆ تەماشا بەرنامەی گۆ دەکەم هەتا ئێستا لە ئەنگلێکی پارتی نەدیوە قسام بە یەک سەرکردەی بڵێ ئێوان هەر هەرجوم دەکەن. بەس ئەوان ئەمن یەکەباری خۆم برادەرەکەم بوو بڵێ مەسئولمان بوو کتی ئێوە شتە جوانەکان ناشیرم بکەن. ئەمن دەزانم ئێستا ڕەدەفەلیش مێدەڵێن ئەوە ڕەنگە سەر بەدەسەڵات بێ بەس قەت سەر بەدەسەڵات نەبوومە. بەس ئەوانە بەسەوە شاکارن ئەوانە شتی ڕاستیان پێ ڕاست نییە. باشە کاک محەممەد ئەگەر بێنە سەر تکایە بڵێ ئەگەر بێنە سەر تەوەری بەرنامەکە قسەیەکت هەبێ لەبەرەوەی بەشدار بووی تر چاوەڕێ بۆی قسەی لەسەرکە. بەڵێ کاک محەممەد لەسەر تەوەرەکە دەکەم. ئێمە دەبێت جارێک بۆ خۆمان ناوماڵی خۆمان ڕێخێن نابێ هەزم بکەینە سەر یەک. شەڕی ناخۆ بۆ خۆ دەزانێ شتێکی ناخۆشە. ئەو ڕۆکانە ئەم کەس لە کورد ناڕە ئەوەیە. ئەمن لە کەناڵیوان دەبینم بەس هەزم دەکاتە سەر بورجەوە پڕە براکەم وەڵڵای ها ئەم نێستەکان ئەوەی تەماشای دەکەم ئەوەی گەندەڵچی بێ لەناو گۆڕاندا بە قورعان. زۆر باشە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە ڕانی بەڕێزان. هیوادارم زیاتر پەیوەندەکانتان یان قسەکانتان لەسەر تەوەری بەرنامەکە بێ لە چوارچێوەی تەوەری بەرنامەکە بێ. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک گۆران ئازاد لە دانیمارکەوە نووسیوێتی باشترین چارەسەر نەهێشتنی هێزی چەکدارە بە تایبەت ئەو هێزانەی کە تایبەتن بە حیزب و ئەو مەسئولانەی کە زۆربەیان زیاتر لە لیوایەکیان هەیە و لە جیاتی ئەم هەموو هێزە نانیزامیە هێزێکی نیشتیمانی دروست بکرێت. عەلی لە عەربەتەوە. فەرموو کاک عەلی. زۆر سپاس کاک عەلی. فەرموو. وڵی کاکە بە نسبەت شەڕی ناوخۆی عێراقەوە بەڕاستی ئێمە وەکو هەموو هاوڵاتێکی عێراقی یاخود وەکو کورد عەرەب کەس پێ باش نییە شەڕ بووبە. بەڕاستی شەڕ هیچ کات لە بەرژەوەندی میلەت نەبووە. بۆیە پێویستە بەڕاستی دەسەڵاتێکی وا بدرێت بە پەرلەمان هەموو ئەو بڕیارانەی لەلایەن جێش و دەرەچێت پەرلەمان جێبەجێ بکات. ئێمە وەکو کرد بەڕاستی ئێمە هەمومانی ئەندام پەرلەمانمان هەیە لە بەغاش و لە کوردستانیش. من وەکو خۆم بەڕاستی ئەندام پەرلەمانەکان یعنی من ئامادەم لەوەی کە بە ئەندام پەرلەمان بڵێم دەنگ لەسەر ئەوە بدا کە هیچ کاتی شەڕ لە عێراقا نەبێت. چونکە لە هەموو شەڕەکانی ڕابردووا بینیمانە تەنها میلەت بۆ سەرەدی کردو تەنها خەڵکانێکی قوڕ بەسەر بۆ بەڕاستی یعنی خوێنیان ڕشتووە. بۆیە شەڕکردن لە بەرژەوەندی ئێمە نییە. هیوادارم شەڕ نەبێ. شەڕ هیچ کاتێ بەرژەوەندی نەبوو بۆ میلەت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. سپاس بۆ کاک عەلی لە عەربەتەوە. هۆشمەند لە هەولێرەوە. فەرموو کاک هۆشمەند. ئێوارە باش کاکشمان. زۆر سپاس کاک هۆشمەند. وڵا کاکەگیان سەبارەت بە تەوەرەکەت بەڵێ ئەو پرۆژەیاسەیەکی باشە بەڵام لە هەمان کاتە ئێمە لە بیرمان نەچێت لە 1970 هەموو کارەکانی وڵات لە عێراقیدایە. ئەگەر لێکی بدەینەوە بۆی کە ئێمە لە 1970 بودجەمان هەیە ئەوان لە 1970 ئەتوانین وای بخەمڵێنین کە هەموو کارەکان لەلای ئەوانە. گرنگ ئەوەیە ئەم پرۆژە یاسایە کە پەسەند دەکرێت بۆ ئەوان بۆ خودی عێراقیەکان ئەم یاسایە گرنگە. پێویستە پەرلەمانی کوردستانی ئێمەش پرۆژە یاسایەکی وا لە پەرلەمانی خۆماندا بکا بە پرۆژە یاسا و پەسەند بکرێت. چکن بەڕاستی ئێمە ئەوە تا ئەو هەموو لەشکرکێشی و هەموو کێشەی لەگەڵ نێوان هەرێم و بەغدا هەیە یعنی بەڕاستی هیچ بەهایەکی نییە بۆ ئێمە عێراقیەکان کە پرۆژە یاسایەکی وا پەسەند بکەن.
پێویستە لە پەرلەمانی کوردستانی خۆمانە پرۆژەیاسایشی وا تەقدیم بکرێ و پەسەند کرێ و شەڕی ناوخۆ حرام کرێ. بڕای من پرۆژەیاساکە شتێکی زۆر باشە. بەڵێ کاگۆش من سپاس بۆ پەیوەندیەکەت هاوڕێ لە هەولێرەوە. ئەو کاتە باش زۆر سپاس کاگاوڕێ فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس هێواشین سەرکەوتوو بوون. وەڵا بەرزبەت حرامکردنی شەڕی ناوخۆ عێراقڵانە. بەڵێ شتێکی باشە ئەگەرەوە بە یاسا بکرێ وەڵی هیوادارم کەس بی لە شەڕی ناوخۆ نەگاتە. یعنی بەڕاستی هەڵەیەکی گەورە ئەکەین ئەگەرێ بە پەنا بێت بۆ شەڕ چ کورد چ عەرەب لەبەرەوەی هەر شەڕێک لە عێراق ڕوو بدە هەردوو لا مەزەرە دەکەین. بەڵێ بەنسبەت ئەوە هەواڵی با بووە کە وتیان مامزەران وتی دوای کردەوە ڕست پێمان ناخۆت بە هەستە کردێکی کورد بەلای ئێمەوە کۆچی دوای بکە کارەساتیش گەورە هیوادارش هیواد نەبێت و هیوادار سەکرتەکانی ئێمە بە عام سەلامەت بێت و سەرکەوتوو بێت. بەڵێ زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەرەزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ساوی محەممەد دەڵێت هەزار گەنجی وەک من ئێستاش باجی شەڕی ناوخۆ دەدەین لە پاش ئەو شەڕە چی بکرێت؟ هەروایە ئیسماعیل عەلی دەڵێت شەڕی ناوخۆ حرامە پێویست بە یاسا ناکات. محەممەد خۆشناو نووسیوێتی پێش ئەوە دەبێت کەرکووک بگەڕێتەوە سەر کوردستان ئەو جا شەڕ قەدەغە بکرێت. هەڵکەوت کاک ئەمین دەڵێت گرنگە پرۆژە یاسا لەلایەن هەموو لیستەکانی پەرلەمانی عێراقەوە ئامادە بکرێت و یاساکە بۆ ئەو مەبەستە ئیقرار بکرێت بەڵام ئەمە تەنها بە هەلی یەکلایەنە ناکرێت وەک چۆن چەپڵە بە یەک دەست لێ نادرێت. هەروەها فواد عومەر دەڵێت پێم وابێت ئەوە شتێکی مەحاڵە چونکە لە عێراقدا یاسا سەروەر نییە. کورد دەڵێت نازانم تێبینەکەی بۆ شێوێ نییە. هەروەها توانە شێخانی دەڵێت سەرەتا پێویستە بەرپرسانی کورد و پەرلەمانتارانی کورد لە بەغدا پێداگیری لەسەر ئەو یاسایە بکەن چونکە ئەگەر سەیری مێژوو بکەین دەبینین حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق هەمیشە جێگای مەترسی بوون بۆ کورد و کوردستان. بەڵە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار. زۆر سپاس کاک سەردار. فەرموو کاک سەردار. تەوەرەکەتەوە بە ڕای من هەتاوەکو مالیکی مابێ ئەو یاسایە دەرناچێت چونکە هیچ کاتێک بجارە بە نسبەت کوردەوە هیچ کاتێک کورد دەستپێشکەر نەبووە لە شەڕا لە زمانی عەبدولکەریم قاسمەوە هەتا ئەحمەد حەسەن بەکر و تا سەدام حوسێنی گۆڕبەگۆڕ و تای ئەم مالیکیە کێسەکانی دەستەڵاتدایە هیچ کاتێک کورد دەستپێشکەری نەکردووە لە شەڕا هەموو کاتێک هەروان دەستپێشکەریان کردووە لە شەڕا بەس من هیوادارم لە کوردستانە ئەو یاسایە دەستی ئەویان بۆ ئێمە گرنگە نەک لە عێراقا ئێمە ئەمڕۆ بەسێ لە عێراقا جیابینەوە کاتی خۆی سەرۆک بەردانی فەرمووی وتی اون کاتێ بۆیە سەرۆکایەتی هەرێم وەرگرتەوە لەبەر ئەوەی کە شەڕی ناوخۆ نەمێنێ جا هیوادارم هەموو کە زۆر سەرۆک مەسئول بەردانی بیرکاتەوە و دەستخۆشی بەرنامەکە لێدە. بەڵێ سپاس بۆ کاک سەردار لە سلێمانیەوە. سەمەد لە کەرکووکەوە فەرموو کاک سەمەد. جاکەمە کاتت باش. زۆر سپاس کاک سەمەد هەموو کاتێکت باش. ماشەوە حەکەم هەرە بەڵای براکەم بۆ ئەم حاڵەی مرۆڤەی کە باسمان جەلانیان کردەوەی کە هەڵای سەڵدەڵە مافی دەیداوە بەڕاستی هەنە کەناڵێ یعنی وەک کەناڵکەێنێن و وەڵی چاواشەکاریە. بەڵێ کاک سەمەد با ناوی هیچ کەناڵێک نەهێنین و تکایە لەسەر تەوەرەکە قسە بکەین بۆ ئەوەی بە شێوەیەک وانە بێ کە کەسانی تر وەڵامیان هەبێ بۆ ئەم قسانەی جەنابەت وە تەوەرەکە بگۆڕە با لەسەر تەوەرەکە قسە بکەین تکایە. خدراي جان والله حق عموما روح بيشكش مع جلال كين بلى يعني قربانه وخوله بك كفانا دفاني والله يعني فروك وقعوا النياز باش الصاف بەڵێ سپاس بۆ کاک سەمەد لە کەرکووکەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. لاژەگوڵ دەڵێت بوونی ئەو یاسایە هەر خۆی شتێکی بێمانایە چونکە یاسا پێچەوانەی یاساکانی ژیانە بۆیە پێویست بە یاسا ناکات پێش شکاندنی یاسای عێراق یاسای ژیان دەشکێنێر وە شکوری ئیسماعیل کوردستانی دەڵێت جێبەجێکردنی دەستور بە تایبەتی مادەی 140 هیچ شەڕێک ڕوو نادات. هەروەها تا هازەنگەنە دەڵێت تەنها من پێم باشە ئەو یاسایە ڕێگریش لەوە بکات سەرۆکوەزیران هێزە چەکدارەکان بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان بەکار بهێنێت. هەروەها سامان دەڵێت پێم باشە واز لە بەرژەوەندیە شەخصەکان بهێنرێت و شتە لاوکیەکان پێشگوێ بخرێت زیاتر لەسەر مەسەلەی نەتەوایەتی و چارەنووسازەکان
هەڵوێست وەربگیرە بەڕێزان بۆ زانیاری زیاتر بە پێویستمان زانی هەواڵ کوێستانی پەرلەمانتاری عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان وەربگرین بۆ زانیاری زیاتر لەسەر تەوەری بەرنامەکە کە تایبەتە بە قەدەغەکردنی شەڕی ناوخۆ لە عێراقدا. سڵاو لێ بێ کاک هەواڵ، تا چەند ئەم یاسایە گرنگە و لە ئێستادا بەکوێ گەیشتون لە پەرلەمانی عێراقدا؟ سڵاو لە خۆت کاکشوان و لە بینەرانی خۆشەویستی. بەڵێ کاک هەواڵ فەرموو. لە ڕاستیدا ئەم یاسایە دەرچوونی بایەخێکی زۆری هەیە، چونکە ئێمە چوەکو خەڵکی کورد لە کوردستانە، چوەکو خەڵکی کوردیش لە عێراقا ڕوبەڕووی شەڕی ناوخۆ بووینەوە بە درێژایی دەیە. ئێمە هەمومان ماڵوێرانی و کارەساتەکانی شەڕی ناوخۆمان لەبیرە. ئینجا لە هەمان کاتیشدا ماڵوێرانی و کارەسەتە گەورەکانی شەڕی ناوخۆی عێراقمان لەبیرە کە لەلایەن هێزەکانی سوپای عێراقی ڕژێمە یەک لە دوای یەکەکان دووچاری هاتووین. زۆر باشە کاک هەواڵ ببوورە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. بەڵێ لە ئێستادا گفتوگۆکان بەکوێ گەیشتون سەبارەت بەم یاسایە لە پەرلەمانی عێراق مەبەستم؟ ببوورە. بەڵێ لە پەرلەمانی عێراق ئێمە ئەو ڕۆژە ئەو پرۆژە پێشنیارەمان پێشکەش کرد. بەڵێ پرۆژە پێشنیارەکە لە سەرەتادا بۆ ئەوە بوو کە لیژنەیەکی پەرلەمانی دروست ببێ، ئەو لیژنە پەرلەمانیە بتوانێت هەموو پێکاتەکانی تێدا بێ، سەردانی ئەو شوێنانە بکە کە هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە ڕوبەڕووی یەک وەستاون و بەترسی ئەوە دەکرا کە شەڕ ڕوو بدا، بۆ ئەوەی ئەو لیژنە پەرلەمانیە بڕوە هەردوو لە هەم هێزی سوپای عێراقی هەم هێزی پێشمەرگە دڵنیا بکاتە لەوەی کە شەڕ لە زەرەری هەموو خەڵکە ئەگەر شەڕی ناوخۆ ڕوو بدا کەس براوە نابێت تاکە دۆڕا و میلەت دەبێ، بۆیە نابێت شەڕ بکرێ. ئەمانەویست پەیامی ئاشتی تەبایی لە ڕێی پەرلەمانەوە بگەێنینە خەڵکو، دوای ئەوەش ئەمە ببێتە حاجزێکی معنەوی لە بەردەمی ئەو هێزانەدا بۆ ئەوەی بەگژ یەکتریدا بچن. بۆ مەبەستە ئیمزایەکی زۆرمان کۆ کردەوە، سەروی سەد ئیمزامان کۆ کردەوە. دواتریش پرۆژەیەکی تر، پرۆژەی پێشنیارێکی ترمان ئامادەکرد بۆ ئەویش سەروی سەد ئیمزامان کۆ کردەوە. ئەو پرۆژەیان بۆ دەرکردنی بڕیارێک بوو لەلایەن پەرلەمانەوە بۆ ئەوەی شەڕی ناوخۆ و بەکارهێنانی هێزی چەکدار بۆ یەکلاکردنەوەی کێشە سیاسیەکان دەربکە. ئەمە خۆشبەختانە سەرۆکاتی پەرلەمان دوای ئەوەی کە ئیمزاکانمان بۆ کۆ کردەوە و فکرەکەیان بەدڵ بوو پەسەندیان کرد کەسیان بەرنامەی کاری ڕۆژی 15 مانگەوە. لەو ڕۆژەدا پرۆژە یاساکە خرایە بەردەمی پەرلەمان. ئێمە ئەو تێڕوانینانەی کە هەمان بوو سەبارەت بە ئەهەمیەتی دەرکردنی ئەو پرۆژە یاسایە یا ئەو پرۆژە بڕیارە خستمانە ڕوو، دواتریش هەموو ئەو پەرلەمانتارانەی کە دایانەویست گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەن گفتوگۆیان لەسەر کرد، ژمارەیەکی بڵێن نمونەیی بەشداری گفتوگۆیان کرد. لەبەرەوەی ژمارەیەکی یەکدار زۆر لە پەرلەمانتاران دایانەویست گفتوگۆی لەسەر بکەن، بۆیە سەرۆکی پەرلەمان ناچار بوو بە قورعا ئەو ناوانە هەڵبژێرێ کە بڵێن دەرفەتی گفتوگۆیان پێ بدرێت. زۆر باشە کاک هەواڵ، لە ئێستادا پێتوانیە جۆرێک لە بێمتمانی هەیە بە یاسا لە عێراقدا بەتایبەت لە ئێستادا گرژەکان تا ئێستا بەردەوامن و سوپای عێراق و هێزی پێشمەرگە تا ئێستا لەو شوێنانەی کە بۆیان جوڵەندران ماون تا ئێستا، ئێوە بۆ هەوڵتان نەدا بە کشانەوەی هەردوو هێزەکە یان هەوڵێک بۆ چارەسەرکردنی ئەم گرژیە دواتر دەرکردنی ئەم یاسایە لە ئێستادا ئەمڕۆ تەقە کراوە لە فڕۆکەیەکی وەبدەن ئاماژەم بەوە دائیم یەکەم جار پێشنیارێکمان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کرد. ئەو پێشنیارە بۆ ئەوە بوو کە پەرلەمان دیارە گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکە. زۆر باشن باشی گوێم لە دەنگن دەبوو ئەو کاتەکەواتە پێش پەسەندکردنی ئەم یاسایە ئەو کێشانە چارەسەر بکرێن، هێز بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی پاشان یاساکە جێبەجێ دەکرێت؟
نا من مەبەستم ئەوەیە ئێمە یەکەم جار پێشنیاری ئەوەمان کرد کە لیژنەیەک دروست بە لیژنەیەکی پەرلەمانی بۆ ئەوەی بڕواتە ئەو ناوچانەی کە گرژی تا دروست بووە بۆ ئەوەی پەیامی ئاشتی بەرین بۆ ئەوان لەلایەکەوەش بە دوواداچوون و لێکۆڵینەوە بکەین لەو خروقاتە دەستوریانەی کە لەو ناوچانە کراون لەلایەن زۆر باشە کەواتە پرسیارەکەم ئەوەیە کە دوا پرسیارە کاکەوە لە پەرلەمان گفتوگۆی لەسەر بکەن و پەرلەمان لەسەر بنچینەی ئەوە بڕیارێک دەرکە بۆ پیشانەوەی هێزەکان دواتر ئەنجا بڕیارێک دەرکە بۆ حرامکردنی شەڕی ناوخۆ و یەکلاکردنەوەی کێشە سیاسیەکان لە ڕووی هێزی چەکەوە یا لە زۆر باشە کاکە باڵ دوا پرسیارم ئەوەیە لە ئێستادا بێمتمانەیەک هەیە لە عێراقدا بە یاسا و بەشی دومی پرسیارەکە ئەوەیە دەوڵەتی یاسا لە پەرلەمانی عێراق چۆن پێشوازی لەم بڕیارە کرد یاخود ئەم پرۆژە یاسایە کرد ئەبێ من ئەوە ڕوونکەمەوە کە پرۆژەکە لە دوایین دانیشتندا دوو بەش بوو بەشێکیان هەوڵدان بۆ دەرکردنی پرۆژەی بڕیارێک بۆ قەدەغەکردنی شەڕی ناوخۆ و بەکارهێنانی هێزی چاک بۆ یەکلاکردنەوەی کێشە سیاسیەکان دووهەم دەرکردنی هەوڵدان بۆ دەرکردنی پرۆژەی یاسایەک بۆ هەمان مەبەست دیارە پرۆژەی یاساکە عقوباتەکانیش دیاری دەکات سزاکان دیاری دەکات و جۆری دەستدرێژیەکان دیاری دەکات جۆری تەجاوزە ئەو تەجاوزاتانە دیاری دەکات کە ئەو هێزانە دەیکەنە سەر یەکتر بۆیە دەرکردنی یاساکە گرنگێکی زۆری هەبوو یعنی دەرکردنی گرنگێکی زۆری هەیە سەرەتا کە ئیمزامان کۆ کردەوە نوێنەرایەتی هەموو لەو لایەنە سیاسیەکانی ناو پەرلەمان بەشداری ئیمزاکردنیان کردووە ڕۆژی گفتوگۆش بەهۆی کێشەیەکەوە کە پێش گفتوگۆ لەسەر ئەو بابەتە ڕوویدا دەوڵەتی یاسا چوونە دەرەوە لەسەر مەسەلەی محکەمەی ئیتیحادی بۆیە ژمارەیەکی کەمیان مابوون لە ناو هۆڵەکە ئەو ژمارەکەمەش بەشێکیان بەشداری گفتوگۆیان کرد ئەوەی دەوڵەتی یاسایە ترسی ئەویان هەیە ئەم یاسایە دژی ئەوان بێ ینی دژی ئەوان دەربکرێ بەڵام لە ڕاستیدا یاساکە دژی کەس نییە دژی بەکارهێنانی هێزە دژی ڕێگرتنە لە پرۆسەی دیموکراتی دژی هەموو ئەو هێزانەیە کە بیر لەوە دەکەنەوە تەداولی سوڵتە لە عێراقا نەبێ دیموکراسیەت بپوچێتەوە یعنی ئەمە بۆیە پێویستی بە وەختی زیاتر دەکات بە گفتوگۆی زیاتر دەکات لەگەڵ پەرلەمانتارانی دەوڵەتی یاسا بۆ ئەوەی تێبگەن کە ئەمە لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقدایە لە بەرژەوەندی تاکی هێزە سیاسیەکاندایە و وەجهنیە دژی هیچ هێزێکی سیاسی تەنها لە کۆتاییدا دەبێتە ڕێگرێکی گەورە بۆ ئەو هێزانەی کە بیر لە بەکارهێنانی زەبروزەنگ دەکەنەوە دژی نارەکانی خۆیان بەڵە سپاس بۆ هەواڵ کوێستانی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی گۆڕان سپاس بۆ زانێرەکانت بڵە بەرەزان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئاری سەعید دەڵێت نێشتنی میلیشیای چەکداری دروستکردنی سوپایەکی قانونی مەبەستی ئەمە وەکو چارەسەرە پێشنیازەکەی ڕێبەر عومەر کۆری دەڵێت ئەمە زۆر ئەستەمە لە وڵاتێک بە 1000 سەرۆک هۆز چەکدار بێت و میلیشیا هەبێت سەفەر ئەنوەر دەڵێت سوپاس بۆ ئەم تەوەرە جوانە سپاسی دەکەین دەڵێت پرۆژە یاسا لەلایەن هەموو لیستەکانی پەرلەمانی عێراقەوە ئامادە بکرێت عومەر ئەشکەنە دەڵێت من پێم وایە دەبێت عێراقێکی دیموکراتی بێت و هەموو لایەنەکانی عێراق بە دیموکراتیەتی عێراق ڕازی بن ئەنجا شەڕی ناوخۆ ڕوو نەدات بەڵێ شەهاب لەگەڵماندایە سڵاو لێ بێ کاک شەهاب فەرموو بەڕێزی سپاست دەکەم سپاسی ئەو بەرنامەیە پێ دەکەم زۆر سپاس کاک شەهاب برای بەڕێز ئەو سپاسی تەوەرەکەتان لێ دەکەم تەوەریکی زۆر جوانە زۆر سپاس دەکەم من بەڕێی من هیچ حکومەتێکی کوردی لەگەڵ عەرەب یان هیچ حکومەتێکی عەرەبی لەگەڵ تێک هاتنیان مەحاڵە هیچ قانونێکی چارەسەری ئەو کێشەیە ناکە ئەوەی کە عەرەبەکانی سوڤینی حساب بۆ کورد دەکەن بەڕێی من هەن ناکێت ڕئیس وزەرایەک هەمویان ڕایان یەک ڕایە لەسەر کورد چونکە ئەو بە صاحب حەقت نازانن هیچ حەقێکت بۆ دانانن سێر بوون لە ئەزەلدا لە قەدیمەوە لە ساڵانی حەفتاویەک بازانین اتفاقی لەگەڵ سەدام حوسێن کە على ئەساس مفاوضات دەکرێت و اتفاق دەکرێتن هاتن پاسماوەیەکی زۆر کەم هاتن مەلایان ناردەک حاجۆمەران و من بخۆم شاهد حاڵێک بووم لەوێ کە مەلا تەقینەوە مەلایەکانی نەجەف نابەنای عەبدولوەهاب پێرەوێ برێ بەڕێز پاشی ئەوە کە سەدام استحقاقات لەگەڵ سەدام کرایە گوتمان ئەوە سەدام ڕۆی ئەوە نوری مالیکی هاتێ نوری مالیکی لە هەر ئێستا لە سەدام خراپترە بەلای بەڕێزم ئەو عقلیەتەی عەرەبی شۆڤینی عقلیەتی عەرەبی شۆڤینی هەموو کەس مەرفوضە لای ئەوان
هەموو کەسێک مەرفوضە إلا خۆیان بەحث بەڵێ کاک شاب زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت عوسمان لە حاجیاوە فەرموو کاک عوسمان دەستخۆشی بەلامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەین کاک عوسمان فەرموو بەڵام من کاک شوان دووڕێیم هەیە لەسەر ئەو بابەتە بەڵێ حقیقەتەن بابەتی چ بکرێ بۆەوەی شەڕی ناوخۆ قەدغا بکرێ شەڕی ناوخۆ بەڕاستی یاساکە هەر کەسێک هەز وڵاتێک هەست حکومەت دەسەڵاتیە بۆ ئەم یاسای پێشێل کراوە ئەم یاسای چ بکرێت بۆ شەڕ قەدغا بکرێت کاتێک دەسەڵاتی هەبوو لەو ناوچەیدا ئەم یاسای یعنی ئەگە هەش بێ پێشێل هەیە لەبەرەوەی تابنونە زۆرنەی دانیشتوانی عێراق چاوەڕوانی کێشێر دەکەن کە لەما بینی هەولێر و بەغدا ڕووی داوە تەماشا دەکەی ئەمریکا فڕۆکەی سەربازی دەات بە عێراق ئەوە یەکێکە لە هەڵگرستانی شەڕ لەناو خۆوەت و فڕۆکەی سەربازی عێراق ئێستا جێگیر نەبووە فڕۆکەی سەربازی وەردەگرێ فڕۆکەی سەربازی لە کاتێکدا تۆ دەبێت ناو خۆت جێگیر بکرێ ئەم دەر فڕۆکەی سەربازی وەربکری بەوەی سنوورەکانی خۆت بپارێت بەڵام ئەمە ئێستا هەر لە قۆناغی سەرەتا داین قۆناغی سەرەتانین کە فڕۆکەی سەربازی و فڕۆکەی بێفڕۆکەوان و لەو بابەتانە وەردەگیری ئەمە نیشان زەنگێکە لە زەنگلیدانی ینی مەکسیکانی شاڕەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان وچانێک و پەیوەندیەکانتان وەردەگرینەوە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان تاهیر لە هەولێرەوە فەرموو کاک تاهیر ئەگەشوانگیان چۆنی و باش کرد زۆر سپاس دەکەم کاک تاهیر باشە ئینشاڵڵا هەر سەرکەوت و ئیشەکانتانەوە بەڕاستی بەنامەیەکی باشە و زۆر سەرڕاکێشە زۆر سپاس دەکەم منیش وەکو خۆم وەکو تاکێکدەم کوردستانە حەزم لێ و لەگەڵتان هەبەشدار بم بەڕاستی بەڵێ فەرموو بەنسبەت ئەو تەوەری بەنامەکەتانەوە وەکو شەڕی ناوخۆ بەڵێ شەڕی ناوخۆ ئازانم شتێکی وهای پێشکەش نەکردوین کە هەمومان تاڵاوی شەڕی ناوخۆمان چەشتووە و شتێکی وهای پێشکەش نەکردوین کە هەمومان بڵێن دەستمان لێ وەرنەگرتە بێ مانای وایە شەڕی ناوخۆ ئێستا ئەو شەڕێک کە ئەبێت بکرێ شەڕ لەسەر خۆشگوزەرانی خەڵک بکرێت لە هەموو عێراقا وە بەتیش کوردستان بەڵێ بەڵێ گوێمان لێتە کاک تاهیر بەڵێ کاک شوانگیان جا وەکو ئازم کردی ئێمە هەمومان تاڵاوی ئەو شەڕەمان چەشتووە و شەڕی ئێستەیش بە ئەندام پەرلەمانەکانمان پەرلەمانتارە بەڕێزەکانمان لە بەغا شەڕی خۆشگوزەرانی خەڵک بکەن شەڕی ئەوە بکەین کە هەمومان برابین و تەبادین چونکو ئەڵێ ئەگە برا بووین ئەگەر برا لە پشت برا بێ قەزامەگەر لای خۆی گەورە بێ و ئینشاءڵڵا پشت بەخوا قەزای سازێ و ئەگە هەشتێکی هەبوو بکاتە ئەو وڵاتەوە مەملەکەت دڵنیا بن هەر بەبرایەتی چارەسەرە بێ بۆ بەشتی خراپ ئەبێ و بەشت چارەسەر نابێ هیوادارین جەنابی مالکی بچێتەوە بەخۆیان و بیرێ لەوە بکاتەوە کە ئەمڕۆ ئەو وەکو سەرکردەیەک وەکو سەر وەزیران بیرەوە بکاتەوە کە بڵێ ئەمە تاڵاوێکی چاکی چەشتەوە بە تایبەتی کوردستان لە شەڕی لەگەڵ ڕژێمی بەعەز و ڕژێمەیەک بەدوایەتەکانی عێراق هەروەها بیرەوە بکاتەوە کە خۆشیان ئەینی مەسەلە دەربەدەر بوون چەند ساڵ لە ئێران بوون کاکە هەموویان زۆر باشە کاک تاهیر سپاس بۆ پەیوەندیەکەت هاوکار لە شەمسەماڵەوە فەرموو کاک هاوکار کاکشوانم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک هاوکار فەرموو وڵا کاکشوان من لەوە سەبارەت بە شتێک قسەکەم هەچەند پەیوەندی بە بەرنامەکەی جەنابیشتانەوە نییە ئەگەر بکرێ بە کورتی کاک هاوکار بەسەر کاکشوانیەوە پێواران دەوتی ئەم بەنامە درست بووە هەموو جارێ راپۆر لەسەر سیاسیەکەن ئەگەر بکرێ لەسەر کەموکوڕی وەرزشی ئێوە راپۆرتانە بێ هەر جاری باسی لە دەبەرێ بکەم واسی وەرزشی و ناوچەیە بکەن کەموکوڕی چی کاک هاوکار چ کەموکوڕەیەک مەبەستت باسی هەر جاری باسی شتێکەکەم بۆ نمونە جاروە باسی قەیرانی عێراقەکەنەوە مەبەستم پێشنیازەکەی جەنابەت کەموکوڕی چی زیاتر پێت وایە باز بکرێ باشترە وڵی کەموکوڕی بۆ نمونە ئەمەیانی یەکمانە یانی وەرچی شەمسەمەوە 6 ساڵەدا وەزیوەتە ڕێزی پلەیەکی کوردستانەوە هیچ کەسی لەسەری قسە ناکرێ بۆ نمونە یانی سیروانی نوێ لە سلێمانی هەر جاری باسی یانێ بکەن لەسەرەوە بەنامەیە بکەن بەڵام ئێوە بەس باسی سیاسیەکەم بەڕاستیە چەنە کەناڵەکەشان پێشکەوتوە لە هەموو ڕوویەکە لە ڕووی هەواڵەوە لە ڕووی بەرنامەوە سپاس دەکەم کاک هاوکار ڕۆژانی هەینی تەوەری بەرنامەکە کراوەیە دەتوانن لەسەر هەر بابەتێک قسە بکەن و هەندێک جار بەپێی ئەو ڕووداوانەی کە هەیە یاخود ئەو هەواڵانی کە هەیە ڕۆژانە ئەو هەواڵانی کە گەرمن ئێمە تەوەرمان تایبەت کردووە ئەگەر کۆمەڵایەتیش بێ یان ڕۆشنبیری نەکرد هەواڵی سیاسی بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت مەولود لە ئاکرێەوە فەرموو کاک مەولود زۆر سپاس کاک مەولود فەرموو کاکشوان ئەنتەندە قسەم لەسەر تەوەرەکەتان هەیە بەرەوەی تەوەرەکەتانە بە کورتی کاک مەولود ئەگەر بکرێت فەرموو
بەڵێ لای بادینیان بە تایبەتی کارە هەرمیە ناکاکە هەموو سەر مانگەستن 56,000 ئەبەن ینی معنای چێەوە هیچ ئەوە چی نییە ینی کارە بە هەر نییە بەڵێ بەڵێ لا بەنسبەت تەوەقەتان لە شەڕی ناخۆ کاکە ئێستا بچێ دارەی هاتی دەرێ کاکە توێشەتی دەرێ توێشەتی هاتوو برا تێشەتیە مام تێشەتیە یعنی بچێ دارەیەکەتی دیسان دەرێ هاتوو یعنی هەموو کەس تێشەتیە و هەموو پارتیە و نازانم چێ ئێستا شەڕی ناخۆ هەرمایە پارتیەشەتی نەکی ناخۆی هەرا بەڵێ ئێستا من خۆ ناو لە حیزب نەبیت نەشت ناکەم هیچی شەکردۆ ناکەم لەدرا پێشەتی برا پێشەتی مام پێشەتی و نازانم چییە و تانی زۆر فەرق زۆر هەیە بەڕاستی بەڵێ سپاس بۆ کاک مەولود زەردەشت لە دهۆکەوە فەرموو کاک زەردەشت زۆر باش زۆر سپاس دەکەین کاک زەردەشت ئەوە باش باش بۆ بەرنامەتە زۆر سپاس دەکەن سپاس بۆ تۆش مشکلەمەل vere کۆچبم ئەو چ یاسایە دەشێت ڕێگیری لێکەت و شەڕی ناخۆی چێ نەبی بەڵێ لە ئێستادا ئەو یاسایە لە پەرلەمانی عێراق گفتوگۆی لەسەر کراوە و گفتوگۆشی لەسەر دەکرێت و ئەو وێرانی کە دەیبینی گفتوگۆکردنە لەسەر ئەو یاسایە کاک زەردەشت ئەگە تێبینیکت هەبێت لەسەر ئەم یاسایە کە تا چەند پێت وایە مشکلەمەل درێ کاسی گفتوگۆ سەر دچەوە شت جارەکەتن چونکی چت عێراقدا هەمال عێراق هەم نییە شتەری وەراجە سەر بێتە سەدە سڵات چت پابند دستور يوصلنا كانت المشكله ما خرج بها كتير العجل يوصلت عراق هذا صار قربه يعني الشرطه حتى ما كاس مشكلات شنو وبتشتي نجي نا حكمتها هارين ونا مالكي ناشد شر بك شرط شرط وضعنا شكينا الشعبي ونا حكمت تجي تراخو ارزاق هاي بيت خزنتي مالدنا بس بعد انجست يعني الشر فرقه شنوبت ما ظهرك التحرك العسكري اشخاص نا حكمت شركه ونا حكمتها هارين بجلدري كاف يا صادق شو شد سرقي تمشكله ما خذ روايه كاف يا صادق شو شد ياخذ برلمان العراق داجي مع اجر برلمان العراق تيش ساجي قرار دفتر برلمان ده بمانوري مالك شو شد تحرك الجيش شكته عبد الامير زيد ده شو شد الجيش شكته اجر يا صادق العراق ده هذا برلمان العراق ده وسباس جبت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە فەرموو کاک عەبدوڵڵا ئەو کاتت باش زۆر سپاس کاک عەبدوڵڵا خۆشی بەرنامەکە لێ دەکەم کاک شوان زۆر سپاس دەکەین ڕای من خۆ کورد لەگەڵ شەڕێ نییە بەڵام کە شەڕ دەرکەی پێگرتی ئەوەی کە ڕیش هات دەبێت شانەی بۆ هەڵبەستی ئایا وەڵام من شەڕی بەرامبەر بە بەغدا بە شەڕی ناوخۆ حیساب ناکەم کابرا دێتە عەداد لەکە دێنێ خاک و وڵاتەکەت داگیر بکە ئەم ناوچەیەکی دابڕێزراون کێشە لەسەرن با کێشەکە یەکلایی دێتەوە ئەگە بۆی کورد بۆ خۆی ناوچەکەی دەپارێزێ ئەگەری عەربیش بە ئەو کاتەی کورد بۆی بەجێدێەوە پێویست ناکە ئەو هێز و قەوەتی بۆ بێنێ ئێساش پێویستە کورد دیفاعی لە خاک و وڵاتەکەی خۆی بکە و بە هیچ شێوەیەک ناوچەکان شۆڕ نەکات بەڵێ کاک عەبدوڵڵا سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت کامەران لە هەولێرەوە بەڵێ دیارە پەیوەندەکەی پشڕا ئاری لە چوارقڕنەوە فەرموو کاگاری بەداخەوە پەیوەندەکەی پچرا لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک سەربەس عەبدوڵڵا دەڵێت دەبێت هەموو لایەنەکان ڕێکەون بۆ ئەوەی شەڕی ناوخۆ قەدەغە بکرێت چونکە لە شەڕدا کەس قازانج ناکات بە ئەو قسەی سەرۆک بارزانیمان بیر نەچێت کە دەڵێت با ئامادە بین بۆ شەڕ بۆ ئەوەی شەڕ ڕوو نەدات هەروەها بەرزان کوردستان دەڵێت سڵاو داواکارم کە کار بکەن نوری مالکی لە حکوم دوور بخرێتەوە هەروەها لە کوردستانیش هەموو لایەنەکان دابنیشن بۆ ئەوەی لە کوردستانی شەڕی ناوخۆ حرام بکرێت ئاری فاروق دەڵێت هیچ یاسایەک لە دەستور گەورەتر نییە لەبەر ئەوەی دەستور لە هەموو یاسایەک بەرزترە لە ڕووی یاساییەوە بەڵێ ڕەفعەت لەگەڵماندایە فەرموو کاک ڕەفعەت باشی کاک شوان زۆر سپاس کاک ڕەفعەت تۆ باشی بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەم قوربان دەربارەی ئەم پرۆگرامەی کە داوگرتووە بەرامبەر بە فرۆسەی بەڵێ شەڕی ناوخۆ و چارەسەریم کێشانە بەڵێ بەڕاستی ئەمە بەعام لە شەڕی ناوخۆیە هیچ هەموومان بەعام زەرەمان کردووە هیچ چارەسەرێکی نەبووە ئەمجا دەربارەیەوە هەتاکو ئێستا ئەو بریانە بەگیانمانەوە ماوە هەر تاکیی ئێمە لەم کوردستانەیە بەڵێ کاک ڕەفعەت بەڵێ کاک شوان هەتا دەربارەی بە حکوومەتی عێراق
دەربارەی بە جێشی دیجلا قەت من قەناعەتێکم نییە جێشی دیجلا جارێکی تر وەکو کاتی سەدام حوسێن شەڕ بکا بۆ نووری مالیکی و ئاژاو دووبەرگی ئەمڕۆ هەموو شتەکان لە بەرژەوەندی تەنان نووری مالیکی خۆیان تێدی ئەم شتە دەربارەی بە کورد بیکات. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سەردار هەر لە شەمشەماڵەوە فەرموو کاک سەردار. باشی بەڕێزم زۆر سپاس دەکەین کاک سەردار. بەڵێ فەرموو کاک سەردار. دەستخۆشی بەردامەکە لێکم بۆ مەسەلەی شەڕی ناوخۆی عێراق پێم باشە بکرێ چونکم کورد شەڕێکی لە پێشە ئێستا بکرێ چونکم ئەڵێ شەڕ بێتە بەرقابێکت بیکەی لەوەی باشترە لە نەک نەیکەی کابرا هاتووە یەقەت پێگرێ بیکەی باشترە. چی بکرێ بۆ ئەوەی ئەم شەڕە نەکرێت ئەگەر پێت وایە لە ئارادایە کاک سەردار؟ ئاخر ئەوەی لە توانای کورد کردوێتی بۆی شەڕ نەکرێ کورد حەزی بە شەڕ نییە قەت حەزی بە کێشە نییە. کەواتە جەنابەت دەڵێ لە ئارادایە بەڵام چی بکرێت پێت وایە ئەم یاسایە دەرکردنی کاک سەردار دەرکردنی ئەم یاسایە دەتوانێت ڕێگر بێ لە ڕوودانی شەڕ؟ یاسا دەتوانێت چارەسەری کێشەکان بکەوە شەڕ ڕوو نەدات؟ ئەگەر بکرێ شتێ باشە بەس خۆ دەزانی عەرەب قەتدان بۆ یاسایەدا نانا ئیلا حەزی باخۆ دەرخستنە و چەندە سەرۆکیش ماندیوە سەر حکم و دژی کورد قسەی کردەوە دژی کورد پیرانی گێڕاوە ئێستاش هێزێکی داناوە بە ناونیشان هێزی دیجلا بۆچی دایناوە؟ بەڵە سپاس بۆ پێوەکەت سپاس بۆ کاک سەردار لە شەمشەماڵەوە ڕەوەند لە پرتێ فەرموو کاک ڕەوەند. دەستخۆشی بەرنامەتان دەکەین. زۆر سپاس کاک ڕەوەند. والله بنسبة أو شيء حكومته بغداد براسي كل يقدسني كذا تاني زفري في الله كذا تاني زفري في الله يوادان هذا كل يقدي قربيه ويبتوان كسار السري شيشنا دابرا وكان بكر بس يوادان تورق به بيشمر قدير كان كتنسى تقريبا 50 سنة دوام که مثلا 50 ساعت في تجمرقاتان كده تجمرق تكون طويل بس برنامج بكريته وكا عادي عم بدريتي يعني ما فكان خدا يوادان طويل بس برنامج بكري بەڵە سپاس برنامج ثاني دكام زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاکۆ لە شەمشەماڵەوە. کاک ئاکۆ لە شەمشەماڵەوە ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەین کاک ئاکۆ فەرموو. دەستخۆشی بەرنامەکە یەکەم بەس بەڵام من ئەمەوێت توێژەوەی باز لە تەوەرەکە بکەم ئەمەوێت باسی شتێ بکەم جا دوای ئەوە بێمە سەر تەوەرەکە. نازانم ئێوە بەستان چییە لە دانانی ئەم بەرنامانە و کە ئێوە هەموو جارێ ئەم خەڵکە وروژێنن بە کۆمەڵە قسەی حەلەق و بەلەق کە ئێوە ئەم پەیوەندیتان چی ئەو کۆمپانیاتان هەیە بە دەوری کۆمپانی خۆتانەوە بڕۆن بەریشی خۆتانەوە بڕۆن وەکو عادل متحیدە کاتێک تەلەڤیزیۆنێکی هەیە و بەزی دیعایە بۆ کەناڵەکە بە دیعایە بۆ کۆمپانیاکەی خۆیەکە من ئەوە نازانم بەخوا ڕۆژ دێ ئەوە سەری کوردەکەن بە قوڕا تەلەڤیزیۆنی کێنێن و NRT ڕخوا ئەگەدا ڕۆژ دێ سەری کوردەکەن بە قوڕا ئەگە سەری کوردیان نەکرد بە قوڕا هەڵبەتە قەتیچم نەزانێەوە. زۆر سپاس بۆ کاک ئاکۆ لە شەمشەماڵەوە. بەڕێزان نازانم وروژاندنی بابەت چ مانایەکی هەیە ئەگەر بابەتێک خۆی وانە بێ ئێمە چۆن دەیوروژێنین ئەگەر وا باس نەکرێت. نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق باس لەوە دەکات کە دەڵێت ئەگەر شەڕ ڕووبدا شەڕی کورد و عەرەب دەبێت لایەکەوە سەرۆکایەتی هەرێم وەڵامی دەداتەوە. ئەمە شتێکە ئەمری واقعە هەیە لە ئێستادا دانیشتنیەکە سەبارەت بە یاسایەکە بۆ قەدەغەکردنی شەڕی ناوخۆ هەیە. ئێمە باس لەو دانیشتنە دەکەین و هەواڵەکە باس دەکەین و ڕۆژانە ناچارین ئەم ڕستەیە بڵێنەوە کە ئێمە ڕای خۆمان تێکەڵ بەڕای ئێوە ناکەین ئێوە قسە لەسەر بابەتەکان دەکەن. نازامی تر وروژاندنی بابەت کاک ئاکۆ مەبەستی چییە لەو دەستەواژەیە؟ مام قادر لە هەولێرەوە فەرموو. مام قادر ئەو کاکەت باش برای بەڕێز. زۆر سپاس مام قادر فەرموو. کاکە جان بە درێژایی حکوومەتی عێراق لە زمانی مەلیکیەوە لە زمانی کە هوزمی سەر محمودیان کرد لەگەر ئینگلیزی پێکەوە هەر ئەوە بوو کە بۆ ئەوەی کوردی سەرکوت بکەن بۆ ئەوەی ئەو دابەستکردنەی کە هەیە
ئەو دابەشکردنەی کوردستانیان کە کرد سەر بگری بەڕێی من عەرەب هۆکارە بۆ ئەوەی سەر ببی لە عێراق کورد ڕۆژێک لە ڕۆژان بە هیچ شێوەیەک نە لە زمانی شێخ مەحموودی نە لە زمانی بارزانی نەمێر نە لە زمانی کاک مەسعودی نە لە زمانی مام جەلالی بەڕێز ئینشاءالله مام جەلالی سینەیە لێ نایێ لە بەخاتری ئەوە عەرەبەکان لە ئێستاوە پێیان خۆشەکەوە شتەکی لێبێ ئینشاءالله عمری عەرەبەکان لەسەر عمری بە ئەوەی کاک جەلالی دادەنێن ئەمە لێرە دادەنێم ئەمە سەرخوازنینە باشەمانی چیز دەستوری جێبەجێکردی هەتا شەڕی ناخۆش قەدەغە بکە زمانی کوردی جێبەجێکردیە نەفت و غازی جێبەجێکردیە چی کردیە وەرە بەش بە من بێ ئەو دەستورەیە چی کردیە سەد قرار دەربچی لە بەرلەمان عەرەب هەر عەرەبە هەر دژمنی کوردە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت ئومێد لە هەڵەبجەوە فەرموو کاک ئومێد بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک ئومێد لە ئێستادا ئامادە نیە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هەتا و کوردی دەڵێت باشترین ڕێگا جێبەجێکردنی مادە دەستوریەکانە بۆ کوردیش جیاکردنەوەی سنووری خۆیەتی یەکجار کێشەکە بنەبڕ دەکرێت ڕێزان محەممەد دەڵێت نەمانی کێشەی نێوان شیعە و سوننا و تەداخل نەکردنی لە ڕادەبەدەری مالکی لە پرسی کورددا چارەسەرە باوکی عومەر لەگەڵماندایە لە ئاکرێەوە فەرموو باوکی عومەر بەڵێ سلام عەلەیکم هێوارەت باش کاکشوان زۆر سپاس دەکەین باوکی عومەر فەرموو سەعاد مازم کاکشوان زۆر سپاس دەکەین بەڵێ ئینشەڵڵا داوا لە خوای گەورە دەکەم خدای گەورە شفا بۆ مام جەلالی بەڕێز بنێری ئینشەڵڵا بەس داواکاریکم لە زەناتانەیە کاکشوانی بەڕێز فەرموو ئێستا کە وەکو بەرنامەی NRT کە هێواراندا دەبەزێنن یعنی ئەو برایەکە پێشی من تەلەفۆنی کرد زۆر ڕاز دەکە یعنی ئێستا کە ئەگە ئەو بەرنامەی نەبی چاکترا خۆی ئێستا شەخصەیەکە بەرامبەر مام جەلال داخەوی بەرامبەر کاک مەسعود بارزانی داخەوی یعنی بەرامبەر بەرپرسەکان داخەوی کەس ناڵێم مام جەلال دەڵێم مام جەلال چەند ساڵە خزمەت دەکا چەند ساڵە یعنی خزمەتی هاوڵاتیان دەکا کاکە هەروەهایە کاک مەسعود بارزانی ژیانی خۆی لە چیا و سۆل بردە سەری سەبارەت بەشی بەمن و بە جەنابەت و بە سەتان هاوڵاتی لەو کوردستاندا کە ئەوڕۆکە ئێمە بگەینە ئەو خۆشیە ئەوڕۆکە هەندێک مەعەلەسەف یعنی بۆ هەندێک کە لە ناو پەرلەمان دەکەنە هەرا لەسەر تەلەڤیزیۆن دەکەنە هەرا بە بارزانی دەڵێن گەندەل تو خوای کاک مەسعودێک بیکوڕێ مەلا مستەفابی ئەو مەلا مستەفایە ژیانی خۆی لە پێنا و ملەتی کورد سەرف کرد حەیز نییە ئەوڕۆکە هاوڵاتیەک لە تەلەڤیزیۆن بڵێ کاک مەسعود گەندەلە برە ماوی کاک مەسعود گەندەلە تو خوای حەیز نییە بەس نازانم خەلک بۆ تێناگە یعنی احترامم بۆ نەوە خەرکانێک ئەندا پەرلەمان تو لە پەرلەمان دادنشی مشت و مڕی هاوڵاتی حەلکەی پەرلەمان جێ دبک لێدان یەک هاشوان دبک لێدان والله سوێن بخوا سوێن بخوا یعنی هەز دەکەم لە غێزی ئەو بەحسەکریا لە پەرلەمانی کوردستان بچێ جێ دبک لێدان تاکە پەرلەمان جێ مشت و مڕە مشتکردی خۆت بە جوانی حەلکە بەڵێ باوکی عومەر سپاس بۆ پەیوەندیەکەت بەکرد لە پێنجوێنەوە فەرموو کاک بەکر هەلو کاکشوان جان چۆنی زۆر سپاس دەکەین کاک بەکر فەرموو قوربان و سپاس دەکەم بەرداوام لێتە پەیوەندیەکەم مەبڕە بۆی بڕین کاک بەکر فەرموو زۆر سپاس دەکەم بەڵای ئەزانی چۆن ئەمڕۆیەمە بەڵێ ئێمە کەوتوێ ناو گۆمایەکی زۆر قوڵۆ لە هەرێمی کوردستان بەڵێ بەس حەی بۆ خەڵکانەی کە قسەی بەرزوونز مەکەن بەرابەر مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی ئەگەر ئەو کەسەی قسەی بەرزوونز مەگات بووان ئەگەر پیا با بچێت لە پێشی قواتەکەی دژلا بۆسێت مش داوام لە بەڕێز کاک مەسعودە بە ماڵ و مناڵ ئامادەم بۆ پێشە و قواتی دژلا داواشی لێکەی قواتی دژلا ساحە پێ نەکاتەوە هەلو بەڵێ سپاس بۆ کاک بەکر لە پێنجێنەوە سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەمەر بەرواری دەڵێت من دەڵێم دەرکردنی یاسای قەدەغەکردنی شەڕی ناوخۆ هیچ سوودێکی نابێت و دلیل ئەوەیە دەستوری عێراق هیچی پێ ناکرێت بۆ ئەوەی یاسایەک ئەمەی پێ بکرێتەوەها ڕۆژیار جاف دەڵێت
تخوا ئێستا وەختی ئەم باسەیە لە مۆزعەدا هەروەها لاوێن عەبدوڵڵا دەڵێت پێویستە پێش هەموو شت یاسا سەروەر بێت چونکە لەم وڵاتەدا یاسا لە خزمەت بەرژەوەندی کەس و حیزبەکاندایە. ڕۆژە کوردی دەڵێت سڵاو بەڕاستی دەبێت بۆ ئەم کارە کورد دەوڵەت ببێت و یەکگرتنی کورد هەبێت و هیچ عەرەبێکی شکاری بە سەرمانەوە نەبێت. هاوکار نافح دەڵێت نابێت کەس لە یاسا بەرزتر بێ، بەڵام نازانم بۆ لە عێراق یاسابوون نییە. ئەگەر ئەوها بڕوات بەڕای من کێشەکان ئاڵۆستر دەبن و دووبارە دەبێت پەنا بۆ ئەمریکا بەرین بۆ هێوەرکردنەوەی بارودۆخەکەی ئێستا. نشێو کەریم دەڵێت پێویستە شەڕی ناوخۆ لە پەرلەماندا یاسایەکی بۆ دەربکرێتەوە، پێویستە لەسەر هەموو لایەکی عێراقی کە پەیوەندیەکی تۆکمە و یەکڕێزی لەناو هەموو لایەنەکاندا هەبێت. تا سبێنێ هەمیشە لە خۆشیدا بن.